29 ساڵە بێدابڕان منداڵان و گەنجان ڕووی تێدەکەن و سوود لە خزمەتگوزاریە جۆرا و جۆرەکانی دەبینن. منداڵپارێزی کوردستان لە ڕێگەی چەندین سێکتەری خزمەتگوزاریەوە کارە خێرخوازیەکانی پێشکەشی منداڵان و گەنجانی کوردستان و ناوچە کێشە لەسەرەکان دەکات. سێکتەرەکانیش بریتین لە پەروەردە و گەشەپێدانی تواناکانی گەنجان و پاراستنی منداڵان و گرتنەخۆ و تەندروستی و ئارە. هەریەک لەو سێکتەرانە بۆ ئامانجێکی گرنگ کراونەتەوە کە هەمویان لە خزمەتی منداڵان و دابینکردنی داهاتوێکی گەش و پەروەردەکردنی نەوەیەکی خاوەن ئەزمون و لەشساغ و تەندروستە. هەمیشە چاومان لە جۆری پێداویستی بۆ بە تایبەتی مناڵان لەسەر ئەو بابەتە بڕیارمان ناوە کە جۆری چالاکیەکانمان ڕێک بخێنەوە بە پێی پرۆگرامەکان. من ئێستا مناڵپارێزی کوردستان لە چەند بوارێکە ئیشەکە لە بواری پرۆژێکمان هەیە بە ناوی ئارا کە خزمەت بە مناڵانی توش بوو بە شێرپەنجاکە کە ئامانجی لە پار چارەسەری کیمیایی و دەرمانیە، چارەسەری دەرونی کۆمەڵایەتی و ڕێخستنی چەند جۆرێک چالاکیە بۆی مناڵانە بێبەش نەبن لە دنیای جوانی مناڵانی خۆیان. جگەر لەوەی ئێمە ئەمساڵ بەهۆی کۆرۆناوە هەمیشە چالاکیەکانمان لە خزمەت خەڵکا بۆ سەرەتا بە دابینکردنی پێداویستی بۆ بەشێک لە خەستخانەکان بەپێی توانای خۆمان هاوکاری سنتەرەکانی کۆرۆنامان کردووە. هەروەها دابشکردنی خۆراک بۆ بەسەر خێزانە هەژار و کەم دەرامەتەکان جگەر لەوەی کە ڕۆڵێکمان هەبووە لە بڵاوکردنەوەی وشیاری و ڕووبەڕووبوون و تاکپارێزی لە کۆرۆنا و ئەوەی کە جێگای خۆشحاڵی بۆ هانی مناڵەکان ویان گەنجانمان ناوە کە خۆیان ماسک بکەن. منداڵانی خانەخوێ و ئاوارە و خاوەن پێداویستی تایبەت دەتوانن سوود لە سەرجەم سێکتەرە خزمەتگوزاریەکانی منداڵپارێزی کوردستان ببینن بۆ ئەوەی پاشە ڕۆژێکی ڕووناکتریان هەبێت. لەگەڵ ئەوەشدا ڕێکخراوەکە پشتگیری لەو دامەزراوە پەروەردەیانە دەکات کە تایبەتن بە منداڵان و هەندێکیان بەڕێوە دەبات. ئێستا سێکتەری پەروەردە سەرپەرشتی کۆمەڵێک پرۆژەکات. بەشێک لەو پرۆژانەی ئەتوانی بڵێ لە ڕێگەی خوێندنی نافەرمیەوە زیاتر خزمەت بە مناڵان ئەگەێنێ و بەشێکی کەی لە ڕێگەی خوێندنی فەرمیەوە. ئەگەر پێناسێکی کورتی بکەم ئەم سێکتەرە پێکاتوە لە 5 مەڵبەندی ڕۆشنبیری کازیوی مناڵان، سنتەری ڕاهێنان بۆ مناڵانی خاوەن پێداویستی تایبەت، دوانەوەندی شەی جەباری نمونەی چەند باخچەیەک کە چەندانەیەکیان لە ناو شاری سلێمانی و ئەوانی کە لە ناو کەمپی پەنابەرانن. هەڵبەت لێرەیە پەنابەران و ئاوارەش بێبەش نەبووە لە خزمەتگوزاری ئەم سێکتەرە. گەنجانیش توێژێکی گرنگن لای منداڵپارێزی کوردستان و لە سێکتەرە گرنگەکان بەپێی تەمەنە جیاوازەکان بەشداریان پێدەکرێت. سنتەری چالاکی گەنجانی سلێمانی پرۆژێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستانە هەر لە ساڵی 1970 سنتەرە دروست بووە. ڕێکخراوی مناڵپارێز وەکو چۆن خزمەت بە مناڵەکە خزمەتیش بە گەنجەکات. سنتەری چالاکی گەنجانی سلێمانی وەکو ماڵێک وایە بۆم گەنجانە لێرە تواناکانی خۆیان پیشانە بن و کاتەکانیان بەسەرەبن لە کۆمەڵێ بواری جیاجیا خزمەت بە گەنجانەکە. بواری پیشەیمان هەیە زمانەوانی و هونەری و وەرزشی و زانستی. ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لە ڕۆژی 16 ئەیلولی ساڵی 1991 بە پێشکەشکردنی یارمەتی و هاوکاری بۆ منداڵان دەستی کردووە بەکارکردن. 29 ساڵە بێدابڕان و بێماندووبوونی کارمەند و خۆبەخش و هاوکارەکانی بەردەوامە لەسەر خزمەتکردنی منداڵانی کوردستان و ئەو منداڵە ئاوارە و بێلانانەی پێویستیان بە هاوکاری و دەستگیرۆی هەیە و تا ئێستاش لە هەر 4 پارێزگاکەی کوردستان، سلێمانی، کێرکووک، هەولێر و دهۆک ئۆفیسی هەیە و هەمووشیان لە ئەنجامدانی کار و خزمەتکردنی منداڵاندا چالاکن. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.